بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ژینگە پارێزی بە دیدارتان شادەبینەوە. لە ڕابردوودا مرۆڤەکان بازرگانیان بە مرۆڤەکانەوە دەکرد. لە ئەمڕۆدا مرۆڤەکان بازرگانی بە ئاژەڵ و باڵندە کێویەکان دەکەن. لە سروشتی خۆیان دووریان دەخەنەوە و ماڵەکانیان بۆ دەکەن بە زیندان. لە کیشۆرێکەوە بۆ کیشۆرێکی تر و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر، لە دارستانەکانەوە بۆ شارەکان و لە شارەکانەوە بۆ ماڵەکان. تایبەت بەم پرسە ڕاپۆر دەبینین و پاشان بە دووەداچوون دەکەین. بینەرمان بن. بە مەبەستی بازرگانیکردن و لە پێناو خواستی مرۆڤ کڕین و فرۆشن بە بەشێک لە ئاژەڵ و باڵندە کێویەکانی کوردستانەوە دەکرێت. لە ژینگەی سروشتی دارستانەکانی کوردستان و وڵاتانی دیکەوە ڕاو دەکرێن و دەگوازرێنەوە بۆ ناو بازاڕەکانی باشووری کوردستان. لە بازاڕەکانەوە بۆ ناو قەفەزی ئاسن و چوارچێوەی دیواری دەستکرد یان بۆ خوانی ژەمێکی مرۆڤ بەکاردەهێنرێن. بەشێک لەو ئاژەڵانەشی دەکوژێن بازرگانی بە پێستەکانیانەوە دەکرێت. سەرەڕای بوونی جارنامەی جیهانی مافی ئاژەڵان و چەندین پەیماننامە و یاسا و ڕێنمایی تایبەت بە قەدەغەکردنی ڕاوکردن و بازرگانیکردن بە ئاژەڵ و باڵندەی کێوی، بەڵام لە باشووری کوردستان بازرگانیکردن بە ئاژەڵان و باڵندە کێویەکان ئاسایی و ئازادانە لە بازاڕەکاندا مامەڵەی کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. لە پارێزگای هەولێر بازاڕی تەیراوە و لە پارێزگای سلێمانی ژێر پردەکەی ناو بازار. لە جارنامەی جیهانی مافەکانی ئاژەڵاندا هاتووە ئاژەڵانی کێوی مافی ژیانی ئازادیان هەیە لە ناوچەی سروشتی تایبەت بە خۆیان. سنووردارکردنی ئازادی ئاژەڵانی کێوی یان ڕاوکردنیان یان هەر جۆرە بەکاربردنێکی تری ئاژەڵانی کێوی بۆ کاری ناپێویست پێشێلکردنی مافەکانیانە. هەر جۆرە ڕەفتارێک گیانی ئاژەڵە کێویەکان بخاتە مەترسیەوە یان هەر ڕەفتارێک ببێتە هۆی کۆمەڵکوژی و لە ناوبردننی ڕەچەڵێکی جۆرێک لە ئاژەڵ بە تاوانی دژ بە جۆرەکانی ئاژەڵ دادەنرێت. ئالوودەکردن و تێکدانی سروشت و چوارچێوەی ژیانی ئاژەڵان تاوانە دژ بە ئاژەڵان. لە باشووری کوردستانیش ڕێنمایی ژمارە یەکی ساڵی 2015 تایبەت بە پاراستنی ئاژەڵی کێوی و باڵندەکان هەیە و لە ڕێنماییەکاندا هاتووە. غەرامەی ڕاوکردنی یەک ڕیشۆڵە 100,000 دیناری عێراقیە، بەڵام لە بازاردا بە شێوەی نایاسایی دەفرۆشرێت بە 2,000 دینار. غەرامەی ڕاوکردنی نائاسایی یەک کەو 150,000 دینارە، بەڵام لە بازاردا کڕین و فرۆشتن بە کەوە دەکرێت و نرخەکەی 15,000 دینارە. غەرامەی ڕاوکردنی یەک گورگ 500,000 دینارە، بەڵام لە بازاردا یەک بەچکە گورگ دەفرۆشێت بە 70,000 دینار. هەر بەپێی هەمان ڕێنمایی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕێگەدراوە بە پێدانی مۆڵەت بەپێی وەرزی دیاریکراو بۆ ڕاوکردنی کە و سوێسکە و کەروێشک، ئەمەش دوور لە بنەمای زانستی و سروشت پارێزی. ڕێگەدان بەڕاوکردنی یاسایی و نەبوونی یاسا و ڕێنمای تایبەت بە قەدەغەکردنی هاوردەکردنی ئاژەڵ و باڵندەی کێوی لە دەرەوەی کوردستان و کەمتەرخەمی فەرمانگەکانی ژینگە و هێزەکانی پۆلیسی دارستان و ژینگە و فەرماندەیی پێشمەرگەی پاراستنی ژینگە هۆکارن بۆ دیاردەی بازرگانیکردن بە ئاژەڵ و باڵندە کێویەکانی کوردستانەوە. لەیەکێک لەو شوێنانین کە کڕین و فرۆشتن بە باڵندەوە کرێت لەگەڵ کاک سۆران و کاک سۆرانێکێکە لەو کەسانی کە بازرگانەوە بازرگانی بە باڵندەوە ئەکات و بە تایبەت لە دەرەوە هاوردەی باشووری کوردستانیەکەن. کاک سۆران ڕۆژت باش. کاک سۆران بە تایبەت پێم بڵێ ئەم دوو جۆرە باڵندەی کە لێرن وڵاتەکانیان کوێوە لە کوێوە هێنراون بۆ باشووری کوردستان؟ بەنسبەت ئەم نوعیانەوە ئەمە ئەمازۆنیە لۆ کراونتی پێڵێن. ئەمە منبعات شوێنە ئەسلەکەی ئەمەزۆن ئەرخۆی لێوەشەوە دەرەچێ، بەڵام زۆربەیان بە هێلکەی ئەچنە وڵاتە ئەوروپیەکان لەوێ دروست چۆنەڵی ڕێی مەفقەسەوە هەڵیەت و پەروەردە ئەکرێ بەدەست.
ئەمە جۆرێکی وحشینی چکە لە بەروی ئەڵقیان لە قاچەیە عمر و ئەو شوێنێکە لە دایک بووە تیا نووسێ ئەم جۆرەی کەیان ئەمان لە ئەفریقاوەیە ئەمان جۆری تایلەندی پێ ئەوترێ بەڵام ئەمان بێ ئەڵقەیە ئەمە بە وحشێتیەت ماڵی نییە دەستی نییە لێرە ئەتە لە ناو سروشتا بگیرە بەڵێ ئەمە لە سروشتا لەوێ ئەگیرێ و نەقڵەکرێەوە دەسەڵاتی ئێمەیان نیە مە تەنها بەس کڕینەکەی عیدیە کەکسۆران ئەو باڵندانی کە ئێوە با بڵێن ینی تەڵەبێکەن و هاتە هاوردەیەکەن ماوەی چەندێک لە ناو فڕۆکە مێنێتەوە ئێمە بەڕاستی یان بەتایبەت بەستەنا لە ڕێگەی فڕۆکە و هاوردەیەکەن یان بە ڕێگەی تریش بەڵێ بەست لە ڕێگەی مەتارەوە ئێمە هاتوچۆی پێەکەین تەبعاً لەژێر ڕێنمایی ڤێتەنەری لێرە ئیجازەمان بۆ دەرئەکەن تقریبا ئەوە من ساڵێکە تقریبا وەستاوم ناتوانم چکە بەڕاستی ترانزیتەکەی زۆرە بۆ نمونە من لە بەلجیکا تێیبارەکەم ڕۆژێک لە برۆکسل ئەمێنێتەوە ڕۆژی دووەم ئەگاتە تورکیا ڕۆژی سێهەم ئەگاتە مەتاری هەولێر یا مەتاری سلەیمانی ئێسێ ڕۆژ ئەو تەیرەیان ئەو ئەنواعی ژێهێنی نێمە ینی شاردنی هەموویان ئاوا گەورە بێ بچووکی تیا ئەوەی تیا ئەمانە 50 لە سنووقێکە سێدان ڕۆژ لەناو مەخزەنی تیارەکە و ترانزیت هەتا ئەگاتە دەستمان بەسەراحەت یعنی هەم لەسەرمان گران ئەکەوێ و هەم لەسەر خەڵکەکەش گران لە ڕۆژیانی باڵندەکانەوە ئەو باڵندانە بێ خۆراک و ئاو نابن و هەندێکیان نابرن نەخێر بێ خۆراک و ئاو نابن بەڵام شوێنەکان تەنگەبەر نیە زۆر تەنگە و زۆر یعنی ئەگەر لەو سێ ڕۆژەیە پێویست ئەگەر لە قەفەزێکا بێ و حڕ بێ بۆ نمونە لە ناو قەفەزێکا باشترە ئەوە حڕ نابێت لە قەفەزەکە بەڵام هەرچۆنێ بێ ئەڵی شوێنی خۆیەتی ئەگەر بتوانێت 200 غرام خواردن خوا لە سێ ڕۆژە بەڵام لەو سنووقەیە کە نەقلەکرێت لەو سێ ڕۆژەیە 50 غرام خواردنی بۆ ناخورێت چونکە مەجالی نیە تەنگە 50 ڕەفیقەکەی لەگەڵایە لەناوەوە و دووەم شوێنەکەی تاریکە ئۆکسجینی کەمترە گەرمی و ساردەکەی بەپی ئەو جۆری ئەو باڵندانی ترکە ئێوە هاوردەیانەکەن جگە لەم دوو جۆرە چ جۆرێکی ترن هەموو جۆرە لە چی ناوچەیەکی ترەوە ئێوە هاوردەیانەکەن ئێمە بۆمان هەیە بەس لە ئەوروپاوە تێی نەخەڵکەین بەڵام هەموو جارێک بەپێی دکتۆرەکان لێرە ڕێمان پێێن بۆ نمونە هەموو جارێک پێمانڵەن دوو وڵات هەڵبژێرە ئێستا بۆ نمونە ئەمڕۆ ئاگاداریم لە هۆڵندا و لە بەلجیکا بۆمان هەیە بۆ نییە لە ئەڵمانیا تێیبارکەین ساڵانە چەندێک هاوردەی باشوورەکەن ئەگەر کارەکانمان بۆ ئاسان بکرێت توانامان هەیە هەر دوکانارێک لەم دوکانارە ناتوانێت 10,000 تیر ئاوردە بکە و ئەم 10,000 تێرە لێرە و دیسانەوە جاریشکە بڵاو ئەبێتەوە ئەچێتەوە ناو ماڵەکان کۆمەڵێک خەڵک هەیە لێرە سوپاسیانەکەم لێرە ئەتوانن خۆیان دیسانەوە پەروەردەیەکەنەوە ئینتاجیان لێ ئەگرن بچکیان لێ ئەگرن بچکەکان ئەمجارە بە ناوی سلەیمانی و ئەڵقاکرێتەوە قاچیان و تەوزیعکرێتەوە بەسەر دوکان بۆ هەموم هاوردەکردانش ئێوە باج بە حکومە دەدەن بەڵێ لە بیدایەت شاباج بۆ نمونە باجی ئەم باڵندەیە چەندێک بۆ کێوەداوتان بۆ نمونە لە بیدایەتە ئەبێت تۆ بنووسی 100 توتی ئەهێنن بەڵێ لە پێشەوە پارەی 100 توتیەکە لێ سەنێ بەڵێ بۆ توتیەک چەندێکە بۆ تەیرێکی نوعی هەیە تەیری وایە 1000 دینارە تەیری وایە 5000 دینارە تەیری وایە بەڵام بەرزترینی چەندێکە بەرزترینی 25000 25000 بەڵام ئەوەیە ئیتر کە جاری دووهەمیش کە داخل ئەبێت ئەوە کڕینەکەیەتی کە داخلیش یەکەیتەوە لە مەتار دیسانەوە گومرگە لێ سەنێتەوە چەندێکە بڕی گومرگەکانیان کەمە بە سەراحەت بەڵام هەمدی سەر زۆرە بێتەوە لەسەر چونکە ترانزیتە و زۆری پێچێ لەبەر ئەوە یعنی هەر چۆنەڵی لەسەر ئەو خەڵکە گران ئەبێت کە ئێمە پێی ئەفرۆشین ئێمە دەسەڵاتمان نیە دەست خۆش کاکسۆران زۆر زۆر سوپاس لە کاتمان گرتین لە خزمەتتانە بەخێر بێت لەگەڵ خات و هێرۆ سوارەم چالاگوانی مافی ئاژەڵان ئەمەوێت باس لە ڕاگرتن و بازرگانیکردن بە ئاژەڵ و باڵندەی کێوی بکەین و بزانی زیانەکانی بۆ سروش چییە و چ جۆرە کاریگەریەکی خراپ لەسەر و ئاژەڵ و باڵندانە دروست دەکات. خات و هێرۆ ڕۆژت باش. ئەم کاتەوە باش. خات و هێرۆ زیندانیکردنی ئاژەڵ و باڵندە کێویەکان لە ناو سندوق ئەمە یعنی بنەمایەکی ئاژەڵ دۆستیە؟ نەخێر هیچ بنەمایەکی ئاژەڵ دۆستی نیە لەبەرەوەی تو ئەو باڵندەیە ئەفرێت لە پانتایەکی زۆرایە لەم دار بۆ ئەو دار با بڵێن لەم شار بۆ ئەو شار کە کاتی کۆچکردنیەت
باشە تۆ یەک حەبسی ئەەکەی ناو قەفەسەیە ئەڵێ ئەس ئەم قەفەسەیە یعنی تۆ مەجای نابێ ئەسا ئەمەیان تۆز هەر باشترێکەکەنەوە عنما هەیە لەمە بچووکترێکی باشە ئەو باڵندەیە بفڕێ ئەوە شوێنێکی خۆی بگۆڕێ ئەوێ بچ بە دوای خواردن بێت یعنی تۆ ناتوانانی بیت حەبسیکەی لەو شوێنە بچووکە کە هیچ حڕێتێکی نیان هیچ مەجالێکی نییە بۆ فڕێنێکی زۆر ئەنو کۆیان من تۆ حەبسکەم لە ژوورێکی مەتر بە مەترەیە بەڵام تۆ ژانەتەوەی لێرەیە من بەس نان و خواردن دەیەمێت تۆ بسەن لەم ژوورە بمێنێرەوە کەسانێکن کە بازرگانی یان کڕین و فرۆشتن وەم ئاژەڵ و باڵندانەکەن بە ناوی جوانکاریەوە یان بە ناوی چێژەوە یان بە ناوی هەر شتێکەوە بێت ئەم ئاژەڵ و باڵندان ناو ماڵەکانی خوانە ڕائەگرن تۆ پەیامت چییە بۆ ئەو هاوڵاتیانیان بۆ کەسانە ئەگەر ئایا ئەو باڵندەیە ئەکری بە پێت یعنی ئایا ئەمە بۆ نمون مەسەستا بە بەغایە توتیە یان طيور الحبة ئەمانە ئۆکێ یعنی تۆ ناتوانانی لە بەڵایان کێشکە لە دەرەوە ناتوانێت بژی لەسەر داروشتەکانە ئۆکێ تۆ ئەگەر قەفەسێکی بەڵام بۆ ناتوانێت بژی چکە من لە سروشتی خۆی دوورخراوەتەوە یعنی ئەگەر لە سروشتی خۆی دوور نەخرایەتەوە ناتەبع لەبەر هەیە لە کۆن و هەروە بەخێوکراوە تەحمل ناکەن تۆ هەر بەخێو هەر بە مناڵی تۆ بەخێو کە دۆنا قەفەسەکەی خۆیان ئەو ڕاهاتووە هەتۆ خواردنەوەکەیکە کە تۆ بەڕەڵایەکی ئەسڵ ئەو نازانێت چۆن چ ئەو خواردنە بۆ خۆی پیاکەن ئەو کرمە بچووکانە بدۆزێتەوە چکە دایکەکەی نبینەوە کە فێری ئەکات یعنی کەس فێری نەکردووە ئەمە یەک ئەگەر ئۆکێ ئەگەر خۆی کراوە کە تۆ بە خێوی کەی بیکی بە پێت قەی ناکە ئەگەر کراوە نەک ئەوانی نەکرێ ئەوەی کە تۆ بە زۆر ئەیهێنیت ینی ڕاوی ئەەکەی لە دەرەوە ئەوەی ئەیفرۆشی وەکوانی کە لەناو بازار ئەکرێت نەک ئەم دوکانانەوەی کە ناو بازار ئەکرێ ئەوە ناکرێت چکە تۆ لە سروشتەکە بهێناوتە تۆ نازانێ هێناوتە ئامە دایکە ئایا ئەمە بچکەیە ئایا ئەمە ئەو کاتی خانۆ لەگەڵ دایکەکەی بۆ ئەی گەورە بێ ئەنجە تۆ بچی بیبێ با بڵین لە سروشتەکەی خۆی دەرێتێنەوە ینی بازرگانی کردن بەم ئاژەڵ و باڵندە کێویانەوە وەڕاگررتنی لە ناو سندوقیان لە شوێنێکی تایبەت ئەمانە چ جۆرە زیانێک بە سروشتی کوردستان و بە سروشتی ئەو کیشۆر و ناوچانەی تری دەرەوەی کوردستانی شەگەێنێت ئۆکەی تۆ یەکەم تۆ ئەو ئاژڵانە کەمەکەیتەوە لەبەری تو کە حەبسێکی تۆ زاوزەی پێناکەیت تۆ لە زۆشت مەحرومیەکەیت تۆ حورێتی خۆی هینەکەی خۆی نایەتێ دووکە ئەو شانە نامێنێت تۆ لەوانەیە سلسلەی خۆراکی شەبێت تۆ ئەو سلسلە خۆراکی تێگەیی بۆ نمونە سەنکە تۆ ڕێوی نەمێنە لە شوێنێم تۆ مشک و هەندێ حیوانی تر زیعەکە باشەکە ئەو حیوانە زیان کرد تۆ ڕێویت نەهێشت ئەکاتە تۆ ئەو سلسلە خۆراکی تێگەیی تۆ هەندێ حیوان زیعەکە هەندێ حیوان ئاژەڵی تر کەمەکەی تۆ کە دانێکی زیاکە دانێکی کەم کرد تۆ سلسلە خۆراکەکە تێگەیی باشە کەسانێکەن لە ماڵەکانی خۆیانە ینی گورگ بەخێوەکەن واتە گورگیان لە ناو دارستانەوە هێناوە بۆ ماڵەکانی خۆیان مەسەلەن بزنی کێویان هێناوە زاوزیان پێکەن بە زۆر جاریش لە میدیاکان بایەخ بەمەدەن وەکو شتێکی گرنگی شەمە پیشان ئەدرێت و ئاماژە بەوە کرێت کە ئەمە لە پێناو پاراستنی ئەماژەڵانە ئایا ئەمە لە پێناو پاراستنایە یان لە پێناو قڕکردنی ئەماژەڵانە نا تۆ ئەوڵان کەمێکی تۆ لە ژینگە دوو ئەو ئاژەڵە خۆی کێویە یعنی ئەم ئاژەڵ ناکرێ بە ماڵی سەکو پێم وتی هەندێک باڵندە هەیە یان هەندی ئاژەڵ باڵند سەکو پشیلات و ئەتوانی بیکی بە پێک یعنی ئایا تۆ لە ماڵە بە خێوی ئەکی بەڵام تۆ گورگیان ڕۆیەک ئەهێنی خۆی ئەسڵ ئەوە شوێنەکە ئەوەیە کە تۆ نادارستانە بژی اینجا ئەو تۆزێ باڵین ئەزم کودیشی پێڵێن ئەنی تۆز ئەگرسیڤ عیدایی یعنی لەوانی هجوم کات تۆ چەند بتوێ بیکی بە ماڵی هەر حاڵەتی هجوم کاتە سەر تۆ ئەنجا دوای تۆڵی وەڵا ئەو ئاژەڵە خراپیان ئەوە وایە نە ئەو شوێنە و سروشتایە بژی تۆ ناتوانانی بیەین بیکەی بە ماڵی ئەوڵان تۆش کەمی ئەەکەیتەوە لە ژینگام تأثیر کاتە سەر ژینگە دوو ئەو نەکراوە بەناو ماڵی تۆ حەبسی ئەو حەزەی لە دەرەوە بێن کەسانێکن بە ناوی ئاژەڵ دۆستی و سروش دۆستیەوە ینی پاڵپشتی لەو خەڵکانەکەن کە بازرگانی بە ئاژەڵ و باڵندەکانەوەکەن بە تایبەت ڕیشۆڵە کە بینین زۆرجار لە بازاڕەکانە خەڵکانێک ڤیددیۆ تەسووری خۆیان بڵاوکەن و لە سۆسیال میدیا و ئازادی ئەو باڵندانە باڵێن ئازاد دەکەن ئەمە کارێکی باشە بۆ سروشت یان کارێکی خراپە سکە خۆی خراپی و چاکیچە ئەو لەوانەیە گەشتە حاڵەتێک کە ناچارە عەتفی ئەجوڵە ناتوانێت ئەو باڵندەیە ببینێت کە خۆی کێویە ناو قەفەسێک داداوە ئەچێ پارەکە ئەوە بەڕڵای ئەکات بەڵام بە نابێت پاڵپشتیکردن ئەوە نابێت چکە ئەوە خۆی هەستی پێ ناکە ئەو هەستەکە ئەنو ئەو شتێکی باشەکە بەڕڵای ئەکاتەوە بەڵام لە عینەن کاتەوە خراپە لەبەری تۆ ئەمێ کە چوف کە لێت کڕێەوە ئەو چەدانێکی تر دەدانە بیزانی تر ڕاوەکایەت ئەیفرۆشێ کاتە لێرە کێشەکە خەڵکەکە نییە یعنی من کێشەکە ئەوەیە کە تۆ ئەو لژنانی کێنە دەرەوە کە حکوومەت ئەنیێرە ئەبێ ئەو لژنانە زیاتر دەروچوونیان زیاتر بێ بێنە ناو بازار ئەمانە ببینین محاسبەیان کەن کە تۆ محاسبی ناکەیش ئەیکڕێ باشە کەسانێکەن ینی ماسی ئەگرن لە ناو باڵێن ئەیکڕن و دواتر لە ماڵ و ناو شوشەوە ئەوانە بازرگانی بەمەوەکەنە ئەمەش شتێکی خراپە بۆ سروشت طبعا من پێدەم خۆی ڕێهین زنجیرەی خۆراکەکە تۆ هەمووی تێگەیی لەوانەیە بەعزێکیان بۆ زیینە بێ قەیناکە ئەگەر حوسەکە گەورە بێ
بەڵام تۆ نابێت ماسیە بینی کە هی با بڵێن هینی لاو سروشتی خۆی لەناو بێت سروشتی خۆی بێ دەری بێنی نە پێم بڵم هەندێ ئاژەڵ هەیە ئەتوانی بیکەی بە پێت قەیناکە بەس هەندێ ئاژەڵ کە خۆی ناو سروشتایە کە ناو دارستانەکانە تۆ ناتوانانی بیکەی بە ناکێت بیکەی بە خۆ ماڵی دەست خۆش خات و گەرەوە زۆر سپاسمان دوو سپاس بۆ ئێوەش سپاس. بەپێی ڕێنماییەکی ساڵی 2015 ڕێنمایی تایبەت بە پاراستنی ئاژەڵ و باڵندەی کێوی لە باشووری کوردستان، پۆلیسی دارستان و ژینگە و فەرماندەی پێشمەرگەی پاراستنی ژینگە بەرپرسن لە ڕێگریکردن لە ڕاوکردن و بازرگانیکردن بە ئاژەڵ و باڵندەی کێوی. تایبەت بە بازرگانیکردنی ئاژەڵ و باڵندەی کێوی و ڕاوکردنیان دەچمە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی. لەگەڵمان بن. لەگەڵ میوانەکەم کاگهێ من کەمەرخان بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی گفتوگۆکەین سەبارەت بە بازرگانیکردن بە ئاژەڵ و باڵندەی کێوی وە کڕین و فرۆشتن پێوەی لەناو بازاڕەکانی شاری سلێمانی. کاگێ من ڕۆژت باش. ژیانی تۆش باش و سەرجەم بینەرانی بەڕێزش. کاگێ من ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەی کێوی لە باشووری کوردستان قەدەغەیە یان ڕێگە پێدراوە؟ ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان بە هەموو شێوەیە قەدەغەیە لەبەر ئەوەی ئێمە نەگەیشتێتە ئاستێک کە ئاژەڵ و باڵندەکان گەیشت بێنە حەدێک کە ئێمە بتوانین ڕێگە پێدانیان بۆ بکەین. سزای کەسێک چییە گەر بۆ نمونە ڕاوی بزنێکی کێوی بکات یان ڕاوی باڵندە کێوی بکات؟ بۆ نمونە ڕاوی باڵندەکان لە 100,000ەوە دەست پێ ئەکات هەتاوەکو ئەگاتە 10 ملیۆن دینار بزنە کێویە یاخود کەڵی کێوی یاخود پڵنگێک ئەمە سزای مادیەکەی 10 ملیۆن دینارە لەگەڵ ئەمە سزای یاساییش ئەگرێتەوە جگەلەوەی کە سزا مادی ئەگرێتەوە سزای یاساییەکەش ئەگرێتەوە. کاگە من ئەگەر ڕاوکردن قەدەغە بێ و سزای بۆ دانرابێ ئایا بازرگانیکردن بە ئاژەڵ و باڵندەی کێویش بە هەمان جۆر قەدەغەیەوە سزای هەیە؟ بێگومان سزای بازرگانی پێکردن ئەمە سزاکەی زۆر زیاترە لەبەر ئەوەی ئەمە بازرگانیکردنە بە مڵکی گشتیەوە لەبەر ئەوە ئەگە هاوڵاتیەک ئەگە سەرپێچی کارێک ئەگەر ڕاوچیەک ڕاوی ئاژەڵێکی کرد بێ بەپێی جۆری سەرپێچەکەی ئەگە ڕاوی ئاژەڵی کرد بێ بۆ نمونە کەڵەچێویەک بێ هەروەکو ئاماژەمان پێدا سزای مادیەکەی 10 ملیۆن دینارە جگە لەوەی سزای یاساییش ئەگرێتەوە واتە بەندکردن ئەکەوێتە ئەستۆی ئەو دادوەرە بەڕێزانە و سزای باڵندەکانش لە قشۆکەکانەوە دەست پێەکە لە باڵندەکانەوە دەست پێەکە لە ملیۆنێکەوە لە 100,000ەوە دەست پێەکە تاوەکو ئەگاتە 10 ملیۆن بۆ نمونە غرامەی حاجی ڕەقلەقی ملیۆنێکە غرامەی هەندێک لە باڵندەکان 10 ملیۆن دینارە غرامەی ئاژەڵەکانش باماشەوە 10 ملیۆنە بەڵام لە جارێکە لە بیرمان نەچێ سزای یاساییشی تایە. بەڵێ دیارە ئێستا لە بازاڕەکانی شاری سلێمانی یانی لە چەندین شوێن بە تایبەت لە ژێر پردەکەی بازاری سلێمانی ینی کۆمەڵک ئاژەڵ و باڵندەی کێوی ئەبینرێن کە ئەمانە بەشێکیان لە ناو دارستانەکانەوە گیراون یاخود بەشێکیان هاوردە کراون بە تایبەت لەسەر ئەو ئاژەڵ و باڵندانی کە لە ناو دارستانەکانەوە گیراون و هێنراونەتە ناو بازاڕۆ کڕین و فرۆشتنیان پێکرد لەسەر ئێوە چیتان کردووە؟ بۆ نمونە ئێمە بە بەردەوام ئەو شوێنانی کە گومانی ڕاوکردنی لیەکە نەرۆک و بەڕێز ئاماژەت پێدا لە ژێر پردەکەی سلێمانی لەو سنوورەیە بە تایبەت لە ڕۆژەکانی پێنجشەم و جومعەیە لەو کاتانەیە زیاتر هاوڵاتیان کڕن و فرۆشتنی پێواکەن لەو کاتە ئەو کاتێک کە مەفرزەکانی ئێمە لەگەڵ قایمقامێت و لەگەڵ لایەنی جێبەجێکارە ئێمە تیمێ دروستەکەنەوەی مەفرزەی پۆلیسی دارستانی بەشی پۆلیسی دارستانی سلێمانی دەرەچێت بۆ شوێنەکە ئەو ئاژەڵ و باڵندەی لەویانە بەدەست هەر یەکێ لە سەرپێچیکارانەوە یاخود کڕن و فرۆشتنی و پێ بکرێت یاخود دەرەوەکو بەڕێز ئاماژەت پێدا بازرگانی پێوە بکرێت باڵندە بێ یاخود ئاژەڵ بێ هەر یەکێ لەوانە بێ دەستی بەسەردا ئەگرێ و کەسی سەرپێچی کار کە مامەڵەی پێواکە بامان شێوە سزای یاسایی ئەدرێ و غرامەی مادی شەکرێت. کاگە من ئەو سزایانە چی بوون لە ماوەی ڕابردووە خەڵکانەتان کە ڕوبەڕووی سزا کردوێتەوە سزاکان چی بوون؟
دیارە سزاکان ئێمە تەنیا لە ماوەی 11 مانگە 137 وڵاتیمان دەستگیر کردووە لەسەر ئەوەی کە ڕاوی باڵندەی کێویان کردووە سەرجەم باڵندەکان کە باڵندەی کێوی بۆ ڕاوی کڕین و فرۆشتنی پێکرابێ یاخۆ ڕاوی کرابێ ئەو کەسانەمان دەستگیر کردووە 137 وڵاتی بۆ ئەو کەسانی کە لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی وەکو کەڵی چێویە بزنی چێوی یاخۆ دەرێکی لە ئاژەڵەکان 9 وڵاتی دەستگیر کراوە واتە کۆی گشتی ئەکاتە 146 وڵاتی دەستگیر کراوە باش ئێمە نەڵێن هاوڵاتی بڵێن سەرپێچکار یاخود بڵێن ڕاوچی ئەم کەسانی کە پابند نەبوونە بە ڕێنمایەکانەوە من لامان کاتە من پێم خۆشە هاوڵاتیانی بەڕێز بینەران یاخود بیسەران بە هەڵەتیە نەکەن لەوەی کە ئێمە شانازی بۆکەن کە هاوڵاتیەکی زۆرمان دەستگیر کردو لەسەر سەرپێچی ئەم کەسانە دەست درێژیان کردو سەر مەڵکی گشتی واتە هاتون ڕای ئاژەڵ و باڵندەکەیەکانیان کردووە یعنی لێرە ئێمە مەبەستمان ئەوە نییە شانازی بە ڕێژەی ئەوەکەن کە زیادمان سەرپێچی کار دەستگیر کردووە ئێمە شانازی بۆواکەن کە ئەتوانین سروشت و ژینگەی هەرێمی کوردستان بپارێزین کە ئێمە باسی سروشت و ژینگە ئەکەین واتە تەنیا ئەم سروشت و ژینگەی بۆ کاکسەروەر نییە یا بۆ عەمیدیەمن نییە ئەمە گشتیە مافی گشتیە و لە هەمان کادا ئێمە هاوڵاتیان لە هەموو کات و سادەکانە هاوکار و پشتیوانی ئێمن ئێمە چەپڵە بەدەستێک نەنادرێت ئەگەر هاوڵاتیان پشتیوانی ئێمە نەبن لە کاتێکا لە شوێنە سەرپێچیکارێ بەدی ئەکەن ڕاوچێ بەدی ئەکەن ئاگاداری مەبرزەکان زۆر جار مەسەلەن لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە یعنی ئەبینین و ئەبیسین کە بۆ نمونە خەڵکانێک با بڵێن کە بازرگانی بە تایبەت بۆنە بە ڕیشۆڵیان بە ئاژەڵ و باڵندەکانی ترەوەکەن بە تایبەتر ڕیشۆڵە ینی ئەو ڕیشۆڵانە با بڵێن ئەکردنەوە و دواتر با بڵێن ئازادی ئەکەن و دواتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوێکەوە لە کاتێکا بۆ نمونە سزای ڕاوکردنی یەک ڕیشۆڵ لە 100,000 دینارە بەڵام لە هەمان کاتە تۆ لە بازاڕە ڕیشۆڵێک ئەکڕی بە 1000 دینار یاخود بە 2000 و دواتر ئازادیەکەی ئایا بۆ ئەمانش بە هەمان شێوە شتێکی قەدەغە کراوە یان بە تایبەتیش پەیامت بۆ هاوڵاتیان چییە لەسەرەوە بێگومان ئەم ڕیشۆڵانە ئێمە هەروەکو ئاماژەمان پێدا ئەمانە کۆچرین و باڵندەی کێوین ئەمانە بە هەموو شێوێ ڕاوکردنیان قەدەغەیە بۆیە بەڵێ یەک ڕیشۆڵۆک و بەڕێز ئاماژەت پێدا غرامەی یەک ڕیشۆڵەیە 100,000 دینارە ئەو سەرپێچیکاری ئەو کەسێکەوە بازرگانی پێوەکە ئەم ڕیشۆڵانی پێە لەو کاتانەیە کە ئەم سەرپێچیکارە دەستگیر دەکەین غرامەی یەک ڕیشۆڵە 100,000 دینارە کە ئەم کەسی بازرگانی پێوەکە ئەگیرێ و لە هەموو کات و سادەکانە ئێمە لە هەر کاتێکا مەفرزەکانی ئێمە یەکێ لەم سەرپێچیکارانە دەستگیر بکات بە پێی عەدەدی ئەو ڕیشۆڵانە غرامەی کەسەکە ئەگرێ ئێمە وەکو لایەنی جێبەجێکار سەرپێچیکار دەستگیرێکن ڕۆبەڕووی یاساکەینەوە و سەرڕای غرامە مادیەکەش غرامەی یاسایش ئەوە دادوەرە بەڕێزەکان لەلایەن ئەوانەوە سزای بۆ ماوەی چەندێک بدرێ واتە چەندە بند بکرێت کاگە من کەسانێکن لە ماڵەکانی خۆیان ینی ئاژەڵ و باڵندەی جۆرا و جۆری کێویان لە ماڵەکانی خۆیان ڕاگرتووە لە کەو لە گورگ و لە چەندین جۆری تر ئاژەڵ تا لە پڵنگ ینی بۆ ئەمانە ئایا ئەمانش بە هەمان شێوە قەدەغە کراوە و ئەگەر ئێوە ئاگدار بن لێ یاخود ببینن ئێوە ئەم کەسانەش ڕوبەڕووی سزاکەنەوە بێگومان ئەگەر بێت و ئەو ئاژەڵ و باڵندەی کە بەڕێزت ئاماژەت پێدا ئایا باڵندەکان بێ یاخود ئاژەڵەکان بێ ئەگەر بێت و هیچ سنووری کەژوچێوەکانی خۆمان بێ بەڵێ بەڵام سێرەی هاوڵاتێک خۆ دەزانانی لە سنووری ئێمە شێر تایبەت مەبەستم ناوخۆی بەڵێ بەڵێ لەسەر ناوخۆی ئەگەر بێت و ئاتەمە شتێکی قەدەغە کراوە قەدەغەی و ڕێگەی پێ نەدراوە ئەگەر هاوڵاتیەک ئاژەڵ و باڵندەیەکی لابێ ئاژەڵ و باڵندەکەین کەژوچێوەکانی ئێمە بێ و لە بێچوی کاگە من سەبارەت بە بابەتی بازرگانیکردن ینی هاوردەکردن بەشێک لەو ئاژەڵ و باڵندانە مەسەلەن ینی من ڕۆشتومە دە بازاڕی تەیراوە لە پارێزگای هەولێر ینی ناو بازارە چەندین جۆر ئاژەڵم بینیوە کەم ئاژەڵانە لە کیشوەری جیاوە لە شوێنی جیاوە لە ژینگەی جیاوازەوە گوازراونەتەوە بۆ باشووری کوردستان و بۆ عێراق و لێرە بازرگانیان پێوکری ئایا لەسەر ئەم هاوردەکردنی ئاژەڵ و باڵندانە لەسەر ئەمانە هیچ جۆرە دەقێکی یاسایی تایبەت هەیە بە قەدەغەکردنی ئەمانە یانە شتێکی ئاسایی و ڕێگە پێدراوە بە یاسا ئەگەر بێت و لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕێگەی پێدرابێ ئەم جۆرە ئاژەڵە یاخود ئەم جۆرە باڵندەیە بێ ئەوە ئێمەش فەرمانەکانی سەری خۆمان جێبەجێکەین واتە شتێکی زۆر ئاساییە لەبەرەوەی ڕێگە پێدرا و هەرێم خۆی ڕێگەی پێداوە لەلایەن وەزارەت لەلایەن ئەنجومەنی وەزیرانە و سەرۆکایەتی هەرێم و ڕێگەی پێدراوە کە ئەمانە لە دەرەوە هاوردەیەکن بۆ نمونە لە سنووری ئێمە لەم کەژوچێوێنی ئێمە شێر نییە بەڵام مەرۆک بەڕێزت بینیوتەوە هاوڵاتیانی بەڕێزش ئەزانن لە دۆک و لە چەندین پارێزگای دیکە هاوڵاتی خۆشەویستێ لە ماڵەوە خۆی شێری هەیە یاخود لە باقی خۆی بەخێوێکە ئەوە ئێمە بە هیچ هیچ تعلیماتێکمان نییە کە بڕۆین ئەو کەسە شێرەیان خەڵکیش ڕوبەڕووی ینی مەترسیە کاتەوە ژیانی ڕوبەڕووی مەرگە کاتەوە هەندێک جارێ لە کۆنتترۆل دەرەچێت و ناتوانانی کۆنتترۆلی بکەیت
بەڵێ بۆ مەترسی بۆ هاوڵاتیش دروست دەکات بێگومان لە کاتێک هێنێتە ناو شارەکانەوە بەست بەڵێ بێگومان ئەگەر لە کاتێکە ئەمە لەو کەژوچیەوە بەڕەڵا ئەبێت بە لە زەرۆزیانی ئەبێ بەڵام لە کاتێکە ئەمە لە بێچووی و خۆی فێری دەسەخۆری کردو لە ناو باخەکەی خۆی لە شوێنەکەی خۆی پاراستویەتی ئێمە بە هیچ شێوە ڕێگەمان پێ نەدراوڕێن ئەو کەسە سەرپێچیکار بڵێن ئەمە سەرپێچیکار و دەستگیریکەین ئەمە لە سنوورەوە هاتۆ ڕێگە پێدرا و لێرەش ئەم کڕێتی لە باخی خۆی لە شوێنەکەی پارێزێ ناڵە زەرۆزیانی بۆ هاوڵاتیان بێ واتە هیچ یاسایەکی تایبەت بە ئەو هاوردەکردنی یان قەدەغەکردنی هاوردەکردنی ئاژەڵ و باڵندانە نییە ئەوانەی لە دەرەوە هاورداکری ئێمە تا ئێستا هیچ تعلیماتێکمان ئەو کەسانە ڕۆبەڕوو یاسا بکەنەوە واتە لەبەرەوە ڕێگە پێدراوە کە بیە کاگە من کۆتا پەیامت بۆ هاوڵاتیان و بۆ ئەو کەسانی کە با بڵێن هەم بازرگانیەکەن و ئەو کەسانشی کە لە ناو ماڵەکانی خۆیانە ئاژەڵ و باڵندەی کێوی ڕاگرن کۆتا پەیامی تۆ چییە بۆیان ئەو کەسانی کەوا لە دەرەوە خۆیان حەز و ئارەزۆکانیانە ئەو پەیامی من ئەوەیە مادام حەز و ئارەزەکانیان ئەوەی لای خۆیان ڕائەنگردو ئاگداری ئەوە بن کە لە دەستیان لە کۆنتترۆل دەرنەچێ و زەرۆزیانی و گەی هەروەکو ماوەی پێشسته کە باسی ئەویان نەکرد شێرێک لەم سنوورە بەرەڵا بوو باسی ئەوانەی بازیانە نەکرد ئێمە ماوەی چەندین ڕۆژ مەفرزەکانی ئێمە لەو کەژوچیەوە بە دوواداچوون و تەنسیقمان لەگەڵ لانی پەیوەندیدارە کرد بوو چەند جارێک فڕۆکەی بۆ ئەسا بۆ ئەوەی بزانین ئایا ئەم شێرە تا چەند بوونی هەیە بەڵام بۆ کەسانی کە ڕاوی ئاژەڵ و باڵندەکانی سنوورەکانی خۆمانەکەین داواکارین هەروەکو چۆن سەرجەم هاوڵاتیان لە 90 هاوڵاتیان خۆشەویستیان بۆ سروشت و ژینگەی و هاوکاری ئێمە بوونا و ئێمە تموحمان لەوەی زۆر لەوە زیاترش هاوکارمان بن لە کاتێکە کە ئەیانەوەی لەو کەژوچیەوە ڕاوی ئاژەڵ و باڵندەکان بکەن ئاگاداری ئەوە بن ڕاوکردن قەدەغەی تووشی سزای یاسایی ئەبن بەڵام ئەم بزنە کیوی یاخود ئەم کەڵی کێوی لە کەژوچیەوەکان ئێمە لە سنووری ئێمە پڵنگی هەیە ئەم پڵنگە لەناو هاوڵاتیانە پێی ئەودرێت جاگوار بەڵام خۆی لە ئەسڵا فارسی و قەفقازیە ئەم پڵنگە لە کاتێک کە نێچیرەکەی خۆی بینی ئایا بزنە کێویە بێ یاخود کەڵی کێویە بێ لەم کاتەیە یعنی ئەمامە بە شێوەیە لە کاتێکە ئەم پڵنگە ڕاویەکە ئەم کەڵی چێوی بزنێکی زیادەکە لەبەرەوەی ئەم پڵنگە لە کاتێکە ڕاوەکە ڕاوی ئەو ئاژەڵاکە کە نەخۆشە بۆ ئەوەی نەخۆشی لە ناو ئاژەڵی کێویەکانە بڵاو نەبێتەوە کە پڵنگەکە ڕاوی کرد ئاژەڵەکان ڕوو لە زیاد بوونەکەن لەبەری نەخۆشی لە ناو بڵاو نابێتەوە دەستی خۆش بێ کاگە من زۆر دەستی ئێوەش خۆش بێ و من هەموو کاتێ ئێوەم بە دۆستی ژینگە ناسانوە و ئێوە کەسانێکن خۆشەویستان بۆ سروشت و ژینگە هەیە و ئەگەر ژینگەیەکی تەندروست نەبێت دیارە مرۆڤایەتی تەندروست نابێت زۆر زۆر سپاس بۆ میوانەکەت دەستان خۆش بێت لەگەڵ هەبوونی ڕێنمایی تایبەت بە پاراستنی ئاژەڵ و باڵندەکێویەکان لە باشووری کوردستان بەڵام تا ئێستا نەتوانراوە ڕێگری لە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان بکرێت و ڕێگری بکرێت لە بازرگانیکردن بەم ئاژەڵ و باڵندەکێویانەوە و هاوکات نەتوانراوە قەدەغەی ئەوە بکرێت کە ئاژەڵ و باڵندەکێویەکان لە کیشۆر و وڵاتەکانی ترەوە هاوردەی باشووری کوردستان بکرێن. پارێزەرانی مافی ئاژەڵانیش داوا دەکەن کە پۆلیسی دارستان و ژینگە زیاتر جهود بکەن بۆ ڕێگریکردن لەو بازرگانیە و ڕێگریکردن لە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکێویەکان تا بەرنامەیەکی دیکەی ژینگەیی بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.